بینرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش و بە خۆشحاڵی و لاڵقەی نوێی پرۆگرامەکەمان لەگەڵتانم لاڵقەیم جارێک پرۆگرامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە هەڵوێست و مامەڵەی ڕێکخراوە پیشەیەکانی خوێندکاران و قوتابیان سەبارەت بەو تراژیدیا و گرفت و کارەساتانی سەبارەت بەم توێش دێت. ئێمە پرسین ئایا ڕێکخراوە پیشەیی و قوتابی و خوێندکارەکان هەڵوێست و کردار و گوتاریان بەرامبەر بەم کارەساتانەی لە قوتابیان و خوێندکاران ڕوودەدەن لە ئاستی گەورەی کارەساتەکەتایە یان بە پێچەوانەوە کەم تەرخەمی و بێباکی زۆری پێوە دیارە. ئایا ئەم ڕێکخراوانە نوێنەرێکی ڕاستەقینەی بەرژەوەندی خوێندکارانن یان بە پێچەوانەوە نوێنەرێکی ڕاستەقینەی بەرژەوەندی حیزبەکانیان و لە ناوتۆژی خوێندکاران نەکارەکەن؟ ئایا ئەمانە ڕێکخراوی پیشەین و بەشێکی بنچینەین لە پێکهێنانی کۆمەلگای مەدەنی لە کوردستانە یان بە پێچەوانە و درێژکراوی هێڵی سیاسی حیزبەکان و زیانێکی گەوریان بە وجودی کۆمەلگای مەدەنی گەیاندووە؟ بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم بابەتە و ژمارێک پرسی دیکەی پەیوەست بەمە میوانداری هەرێک لە بەڕێزان دلێر عەبدولخالق چالاکی بواری خوێندکاران و فاتح مەولەوی زادە سکرتێرێکی قوتابیانی کوردستانمان کردووە بە خێراتنی هەموو لایەکانەکەم. کاک فاتح، ڕخنەیەک لە توێژی لە ڕێکخراوەکانی خوێندکاران و قوتابیان ئەگیرێت بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە بێباکن بەرامبەر بەو کارەسات و تراژیدیانەی بەسەر خوێندکاردادێت. ئێمە لە ماوەی ڕابردوودا بینیمان خوێندکارێک دیواری قوتابخانەکەی بەسەر ئەڕوخێ و گیان لەدەستدا، منداڵێک دەچێت بۆ قوتابخانە لافا و ئەیبا و ئەخنچێ، لە داخلیەشی قوتابیانی کوڕانە سێ خوێندکار شەهید دەبن و دەیانی تر دەبنە قوربانی. ئایا هەڵوێستی ڕێکخراوەکەی ئێوە لە ئاست گەورەی ئەمانایە چیتان کردو بوو ئەمانە و چۆن ئەو ڕخنەی وەڵامە دیتەوە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، پێشەوەی کە دەستکەین بە بەرنامەکە من پێم خۆشە لێرە بەڕاستی ساتەوەستانێک بۆ ڕۆحی پاکی هەردوو شەهیدی قوتابی جوانە مەرگ هەمومان پێکەوە چەند ساتێک ڕاوەستین. زۆر سپاس. خوا سەبووری ئەو بنەماڵەی ئەو شەهیدانە بداتەوە، بە تایبەتی ئەو دوو کارمەندەوە هەروەها قوتابی ڕەوەندوە قوتابی محەممەد. هەڵبەتە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان من نەتوانم قسەی لەسەر بکەم وەکو ڕێکخراوێک ئەو داخوازیانەی کە بەرامبەر بە خودی ڕێکخراوەکەی ئێمە و سەرجەم ئەو ڕێکخراوانە دەکرێت بە حکمی ئەوەی کە ڕێژە فراوانی قوتابی لە ناو کوردستاندا هەیە، ئەو ڕێژە فراوانی ئەبێتە مایە ئەوەی کە بە گوێرەی پێویست نەتواندرێت هەموو داخوازیەکانیان جێبەجێ بکرێت. بەڵام ئەوەندەی لە توانای ئێمەدا بوو بێت وەکو کاری ڕێکخراوەی توانیومانە هەوڵێکی جدیمان داوە و دڵگرانیشین بەو کارەساتە یاخود ئەو حاڵەتانەی کە یەک لە دوای یەک ڕوودەدان لە ناو کوردستان. بەڵام وەڵامی پرسیارەکە من نەدایەوە کاک فاتح، وەڵامی پرسیارەکەی من ئەمە بوو: ئێوە ڕخنەتان لێ ئەگیرێ ژمارەیەک چاودێ ڕخنەتان لێگرن بەوەی کە بێباکن بەرامبەر بەم کارەساتانە، ئەو خوێندکارەی کە ئەبێت بەژێر دیواری قوتابخانەکەی گیان لە دەستەدا گوناحی چیە گەنجێکە، ئێوە وەکو ڕێکخراوێکە نوێنەراتی ئەم توێژەکەن و بانگەشەی ئێواکەن چیتان کردووە؟ سێ خوێندکار شەهید دەبن، چیتان کردووە؟ خوێندکار لافا و ئەیبات و ئەو ئەیبات چیتان کردووە؟ یەکێتی قوتابیانی کوردستان هەر لە دروستبوونیەوە هەمیشە بۆ داکۆکیکردن لە مافەکانی قوتابیان هەوڵی داوە، بە تایبەتی لە ڕێگەی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. داواکاریەکانی ئێمە کە ساڵانە ئاراستی ئەم دوو وەزارەتە دەکرێت خۆی لەو بارانەدا دەگرێتەوە. بۆ نمونە ڕووخانی باڵاخانەیەک بەسەر قوتابیەکدا بێتە سەبەبی ئەوەی کە گیان لە دەست بدات. ئەمە یەکێکە لە داواکاریانەی کە ئێمە ئاراستەی وەزارەتەکانمان کردووە بۆی کە پێداویستی قوتابی لە هەبوونی بیناکاندا جێبەجێ بکەن. زۆر سپاس. زۆر سپاس. کاک دلێر، چۆن مامەڵەی ڕێکخراوێکی قوتابیانی کوردستان بە حکمی بەڕێزی سکرتەری ئەو ڕێکخراوەی ولێرەیە و ڕێکخراوە خوێندکارەکانی تر لە کوردستان چۆنە بینی؟ پێت وایە مامەڵەکردنیان لە ئاست گەورەی ئەو تراژیدیا و کارەساتانەیە کە بەسەر ئەم توێژەیە هاتووە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان و لە کاتەکانی تریشە؟ لەو دەیان گرفت و نەخۆشی و درم و کێشە و ئاریشانەی کە لە ناو دامەزراوەکانی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم و بەگشتی لە ناو توێژی قوتابیان و خوێندکاران هەیە، یەکێک لە پاسیفترین و بێدەسەڵاتترین و بێهێزترین ئەو لایەنانەی کە لە ناو ئەم وەسەتە قسەکە ڕێکخراوە بەناو
لە ئەزمون و لە توێشی و لە ئیشکردن و لە چوارچەوەی کارکردن و لە خوێندنەوەی کارەکانیان بەتابەت لە دوای ڕاپەڕینە ئەخوێنیتەوە. ئەم ڕێکخراوانە هێندەی دەوری ئۆرگانێکی ڕاستەوخۆی حزبیان لە ناو دامەزراوەی حکومەتە بینیوە. هێندە دامەزراوە و موزاییکێک نەبوون بۆ بەرگریکردن و داکۆکیکردن لە مافی قوتابیان و خوێندکاران. ئەمان حەزب دروستی کردوون و حەزب دەیانژێنێەوە بۆ حەزب دەژین. دەیان گرفت هەیە کە خەڵکی ویژدان زیندوو هێنێتە قسە و لە وڵاتی پێشکەوتووە نەک حکومەت زۆربەی دەسەڵاتەکان لەسەری دەست لە کارەکەشنەوە سەح بەکەن. بەڵام لێرە نەک ئەم ڕێکخراوانە حکومەت و سەرۆکایەتی هەرلێم و پەرلەمانی کوردستانیش نەهێنێتە قسە. تۆ تەسەور بکە ئەم ڕێکخراوانە لە بەیاننامەیەکە ئیدانەکەن و ئەڵەن لیژنی بۆ پێک پێندرێ. ناچیسترین هەڵوێست ئەوەیە لە ئاست سکانداڵ کە من بە سکانداڵێکی پێێنم سکانداڵێکی لەو شێوەی بەشی ناوخۆی فیردەوسی خوێندکاران بەشی ناوخۆی خوێندکارانی قوتابیانی بڵین پەیمانگای تەکنیکی سلێمانی لە بری فشار دروستکەی لە بری ئەوەی دەیان ڕێگای مەدەنی بەکاربێنی حکومەت و دەوڵەت ملکەچکەی بەوەی بەرگری و داکۆکی و لە داخوازی و مافەکانی خوێندکاران و قوتابیان بکە بەیاننامە دەربکەی بڵێ ئیدانەیەکەین بۆ من و کاگومێدیش لە ماڵی خۆمان ناتوانین ئیدانەیە وەزع بکەین. کاک دلێر کاک فاتح پێمان ئەڵێ ئێمە داوامان لە حکومەت کردو کە چارەسەری ئەم وەسع بکە و ئەو ڕەوشە تەندروستی لە بەشە ناوخۆیەکان یا چارەسەری بکە بە حکومی نزیکاتی ئەم ڕێکخراوانە لەگەڵ هەندێک هێزی سیاسیە یا بە حکومی جا هەندێک ئینتیمای سیاسی ڕەنگە ئەم هێزە ئەم فشاریان ئەم داواکاریان لەسەر حکومەت کاریگەر بێت و بەکاری بێنن بۆ ڕۆژی باشکردنی ڕۆژی قوتابیان. ئەم داواکاریە چۆنە بینی و تا چەند لە ئاستی گۆری ئەو حادثە؟ وەڵامی داواکارەکە ئێوە بۆ حکومەت مەسەن حکومەت وەڵامی چۆن داواکارێکی وایەوە؟ حکوومەتە تاوکو ئێستاکە هیچ جوابێکی نەبووە کە ئەو ئیشش ڕەتی بە وەزارەتی خوێندنی باڵا و توێژین و زانستی. ئەی گرنگیەوە لەکوێیە؟ گرنگی ئێمە لەوەدایە کە ئێمە فشارمان خستۆتە سەریان کە پێویستە بە زووترین کات عیلاجی ئەو حاڵەتە بکەن. باش ئەگەر ئێوە نەبن ئەو ڕێکخراوانە بنمونەیەکێتی قوتابیان نەبێت کۆمەڵی خوێندکاران نەبێت ڕێکخراوانی تر نەبێت چ بۆ شایەک دروست دەبێت لە ناو فەزای خوێندنی ئێمە زانکۆ پەیمانکان چ مەشاکلێکیان بۆ دروست دەبێت. یعنی ئێستا وەگەر هەند چ ئیزافەیەکتان خستۆتە سەر باشکردن و خزمەتکردنی توێژی خوێندکاران و قوتابیان. لە تەوەری گفتوگەکانە زۆر بەوازحی ئەوانە ئیشارەتی پێ دەدەین و بە دڵنیایی ئیشکردنی ئێمەش لەسەرەوە بێت و ئێمە داکۆکی کارین لەسەر مافی قوتابیان. ئێمە بە هیچ جۆرێک مافی قوتابیان جۆرێک ئێمە بە هیچ جۆرێک داکۆکی کار نین لەسەر ئەوەی کە بڵێن حکوومەت یاریێمی کوردستان ئەمەی کردو ئەمەی کردو ئەمەی یەک پرسیار ڕێکخراوەکەی ئێوە داکۆکی لە ئەو قوتابیانە کا کەسەر بە پارتین ڕێکخراوەکەیەکی داخۆکی لە قوتابیانە کەسەر بەیەکێتیە بۆ چوونی تۆیە بۆ چوونی من نییە من بۆ تەسەلمێنم. باشە کاک پرسیارێک بارمەتی خۆت بۆ خوێندکاران و قوتابیان نەهێن دەستەر جادە بەرامبەر بە حەدەسێکی لەم شێوەیە حەدەسێکی لەم شێوەیە سێ خوێندکار سێ گەنج کە ئومێدی بە ژیانەیە جان لە دەسەیە بەهۆی کەم تەرخەمی هەر لایەنێکەوە بێ ئەو بخەرە ئەولاو لە کەوانەیەکە دایبنێ مەوضوعێکی دیکە بۆ خوێندکار نایەنە سەر جادە بۆ ئەم حەدەسە دووبارە نەبێتەوەمان وایە پێش هەموو شتێک حاڵەتەکە ڕووی داوە و زۆر دڵگرانیشون و بووە تەمایی نیگەرانی لای ئێمە بە شێوازێکی منتقیانە و لۆژیکیانە ئاگداری لایەنی پەیوەندی دەرمان کردووە کە بە دووەدا چون بکەنەوە کە ئەگەر هات و نەهاتن بە دەنگ داواکانێ ئێمەوە اینجا ئەو کات ئێمە بربەشدانەوەی ترمانەیانە داواکارمان کردو بێن بە شوێن داواکەمان وەگە نهاتن ئەو کاتە قساکەین. کاک ئومێدیان ئەم ڕێکخراوە پیشەیە خوێندکارانە لە ئەساسە پاشکۆی حەزبەکانن. تۆ تەسەورەکەی جیهەتێک پاشکۆی حەزبێک بێ و ڕقم نەبێ و کاریگەری لە ناو حەزبیان نەبێ و هیچ نەخوێندرێتەوە لە ئاستی حکوومەتیشە و نەتوانێت شقام و توێژی بەرفراوانی قوتابیان و خوێندکاران بجوڵێنێ و داکۆکی لە مافانە نەکا و لە حاڵەتێکی وەک ئاگرکەوتنەوە لەو بەشی ناوخۆیە و دەیان بەشی ناوخۆی من ترت بە لیشار و شارۆچکانی کوردستان پێ ئەڵێم کە لە بەردەم حاڵەتێکی وان خوا نەخواستە
تەنها بڵێ ئێمە داواکاریمان کردووە یعنی ئەمە قسەیەکە یان بڵێ لیژنەک پێک پێێنرێ لیژنە پێکێنانی چی چونکە خۆمە حاڵەتێک نیە مە دوو حاڵەت نییە یعنی تۆ خوێن لە قوتابخانەیەکە دیوارە ڕمێ تۆری ئیدانەیەکەی و دقەیەک بۆی وەسی بۆ گیانی پاکی ئەمە لە ڕاستیە مۆزوعێکی باشە بەڵام خزمەتکردنی تۆ چونکە تۆ ڕێکخراوێکی بڕیارە داوە بەرگری لە مافی خوێنکاران و قوتابیان بکەی ئەو کاتە دەرەکەوێت کە چەند لەسەر مافە ئەساسیەکان کێشە و ئاریشەکان خەم و خواستی خوێندکاران قسەت کردووە یعنی تۆ چەند نوێنەرایەتیەکی نسبی هیچ نەکراوە هیچ ئێمە شانازی ئەەکەین بۆی کە حزب دروستی کردوین بەڵام مەهامی کاری ڕێکخراوەی ئێمە وازحە لە چوارچێوەی خزمەتکردنی سەرجەم قوتابیانی کوردستاندایە و بە بەڵگە دەیسەلمێنین لەسەرەوەی کە بەچی شێوازی خەریکی خزمەتکردنی قوتابیان ئایا بۆ نمونە زیادکردنی دەرماڵە هی هەموو قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانی کوردستان هی تەنها ئەندامانی ڕێکخراوێکی قوتابیانی کوردستانە کردان نەکراوە ئاگداری لەوەی کە کراوە چۆن بەڵام چۆن کراوە چۆن کراوە ئەوە لەسەر یاداشتی یەکێتی قوتابیانی کوردستان ئەوە نووسراوی پەرلەمانە لەسەر یاداشتی یەکێتی قوتابیانی کوردستان پەرلەمان واژووی کردووە و کەی خوێنکاران ئەو بڕە ئیزافە وەرەگرن کەی خوێنکاران قوتابیان و بڕە ئیزافە وەرەگرن ئێستا حالی حاضر هەموو زۆربەی زۆری ئیشەکان تەواو بووە تۆ بەنیان مەڵە ئیشتەوا بوو یەکشت مەڵە کاک فاتێکی من نوێنەری ئەو قوتابیانم کە لە ناو کوردستانە هەیە من نوێنەری پەرلەمان نیم ئێمە یاداشتمان تەقدیم کردووە ئەوانش حرمەتیان لە یاداشتەکەی ئێمە کردووە کەواتە نیشانەی ئەوەیە بە دەنگ داخوازیەکانی ئێمەوە هاتووەزانی وەزیانی چەمپ لە دوای دەسەڵاتی مەرکەزەوەن لە پەرلەمانی عێراق بەپێی یاسا دەرماڵەی خوێندکاران زیاد کرا لە کاتێکە 2 ساڵ بەر لە ئێستا ساڵێک بەر لە ئێستا پەرلەمانتارانی بزوتنەوەی گۆڕان پرۆژیان تەقدیم کرد بۆیە جێبەجێیان نەکروتیان با ئینجازەکە بۆ ئۆپۆسیۆن نەگەڕێتەوە ئەو پرۆژەی کێوە کردوتانە کاک فاتیگان هاوکاریم کە ئەم پرۆژەی کە تۆڵی جێبەجێ کراوە من و خوێندکارانی بەڕێزیش دڵنیا بکەوە بۆی مژدەیەکی خۆش بێ پێمان بڵێ کەی ئەم بڕەپارە زیاد دەکرێەوە کەی خوێندکاران لە 6,000ەوە توان 100 وەربگرن لە 40,000 باسی ئەوەی کەیلەوە کە ئەندام پەرلەمانەکانی سەر بە بزوتنەوەی گۆڕانەوە پێشنیاریان کردەوە ئەوە دەسنووسێکە لێرە کە زۆربەی ئەندامانی پەرلەمان واژویان کردووە ئەندام پەرلەمانەکانی سەر بە بزوتنەوەی گۆڕان واژویان نەکردووە بۆ نەکراوە کاری چاک هەر کەسێک بگە کاری چاکە گرنگەوەی ئەمە من خۆم لە دەیان شوێنی ترا لە بەرنامەی تەلەڤیزۆنیە یەکێک لە داخوازیەکان کە بە حەقی ڕەوای خوێندکار و قوتابی ئەزانم ئەگەر خەڵک لە واقعی ژیانی خێزانەکانی ئەم کوردستانە بڕوانێ ئەوەش لەم بودجە زۆرەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە زۆر بە حاڵەتێکی ئاسایە بێنێ کە دەرماڵەی خوێندکاران و قوتابیان زیاد بکرێت گوێ بگرە ئەم ئیشە هەر لایەنێ بکرێت جێی دەستخۆشیە بەڵام من ئەمەوێت دڵنیات بکەمەوە لەوە بەدەیان نمونەش دڵنیاتەکەمەوە لەوە چ ڕێکخراوەکانی چی یەکێتی قوتابیان چ کۆمەڵی خوێندکاران چ ڕێکخراوانی لە فیدراسیۆنی خوێندکارە قوتابیەکانن یعنی بەدڵنیاییەوە پێ دەڵێم ناتوان و نابن بە داکۆکیکاری سەرسەختی مافەکانی خوێندکاران قوتابیان بەڵگە ئەوەیە کاکە فاتێگیان ڕێکخراوی پیشەی بنەمای ڕێکخراوی پیشەی مەسەکەڵی ڕێکخراوێکی پیشەی ئێوە ڕێکخراوتان هەیە بەس پیشەینین بۆ پیشەینین بنەمای هەیە بنیادی هەیە من قسەکانی خۆم لەسەر بنەما بیناکە ئینتیماکردن بۆ ڕێکخراوی پیشەی لەسەر بنەمای پیشە و کارە نه لەسەر بنەمای سەر جیازێک لە حزبی سیاسی چییە حزبی سیاسی تۆبی بە ئەندام بڕوا بە پەیڕە و پرۆگرام و ئامانج و پلتفۆرمی کارکردنی یێنیوە جایشەکەی بەڵام ئێوە پێ بڵێن لە هەموو یەکێتی قوتابیانی کوردستانە یەک ئەندامی خۆتانم پێ بڵێن کە قوتابی بە یەکێتی بێ قوتابی بە ئیسلامیەکان بێ ئەگەر تۆ ڕێکخراوی پیشەیی کوا ئەو خوێندکار ئەگەر تۆ پیشەیی بوون کۆی کردویتەوە کوایەکێکم پێ بڵێ وەلایەکی جیاوازێ بێت تۆ لەگەڵ یا ئیش بکەیت پێم بڵێ ئێمە هەمانە بەڵام ناوت بۆچی پێ بڵێ من ئێستا هەمانە بەدڵنیایی هەمانە بەس بیرۆکەکانی تۆ لەبەرەوەی کە پێ دوایە هەموو شتێک بە مطلقی لای خۆت ڕەبزە پێ دوایە لەوەی عەزیزی من ئێمە ئەندامان هەیە و بە دڵنیاییشەوە پێتەڵێم و یەکێک لە مەرجەکانی ئەندامبوون لە ناوێکێتی قوتابیانی کوردستان مەرجە ئەوانەی کە ئەندامی حیزبی پارتی دیموکراتی کوردستان بن
ئەندامێکێتی قوتابیانی کوردستان بن بەڵام ئەوانەی کە ئەندامێکێتی قوتابیانی کوردستان مرد نییە کە ئەندامی حیزبی پارتی دموکراتی کوردستان بن بەدڵنیایی هەمانە بەڵام کە تۆ بە مطلقی قسەکەی کەواتە تۆ سکرتێریەکێتی قوتابیانی ئەگەر وابێ تۆ نازانیەوەی کە ئایا ئەندامانێکیتی قوتابیانی کوردستان ڕێژەکان چەنە و ئایا لە سنوورە جوغرافیەکانی کوردستانە تا چەند ئەندامیان هەیە بۆ ئەوەندە بە مطلقی قسەکەی هەر ڕۆژێک کە هاتی حەزەکەی چی لە سلێمانی چی لە دووەک چی لە هەولێر ئەوانەی کە سەر بە حیزبی پارتی دموکراتی کوردستان نین ئەو ئەندامانە ئەخێنەوە ڕووی جەنابەت بۆی کە لەگەڵە نادانیشتن بەڵام دارمەتی خۆت کەرا پاکپاتیا قسە لەسەر مەسەلەی حیزبی بوونی ئەم ڕێکخراوانە لەوەیە کە لە هەموو ئەو ڕووداوانەی زیانی بۆ بەرژەوەندی سیاسی ئەو حیزبە هەبێت کە ڕێکخراوە خوێندکارێکە سەر بەوە مووقیفی نابێت بۆ نمونە لە مەوزوعێکی لەم شێوەیە کە تراژیدایەک ڕوبەری خوێندکار دەبێتەوە شەقامی کوردی هەژانوە ڕێکخراوەکانی سەر بەدەسەڵات قسە ناکەن و مزاهرە ناکەن لەبەرەوەی کاتیمای سیاسیان عبارەت بە مۆزوعی خۆپیشاندان ئێمە بیرروڕامان وایە کە خۆتووە هەیە بۆ خۆپیشاندان هەر حاڵەتێک ڕوو بدا و برژێنە سەر شەقام ئێمە هەنگاوێکمان هاوێشتووە ئەگەر بە دەنگە و داواکاریانمانەوە نێن ئێمە خۆمان دێن لەسەر شەقام ڕاوەشوەکو ڕێکخراوێکی قوتابیانی کوردستان وەکو ئێستاکە ئەوە ئەکەوێتە ئەستۆی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و ئەکەوێتە ئەستۆی پارێزگای سلێمانی پارێزگاری سلێمانی بۆی کە لەم حاڵەتەیە مەبەسمە لەم حاڵەتە ئەکەوێتە ئەستۆی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی ئێمە داوای ئەو وردەکاریانەمان کردو ئەگەر هاتوو جێبەجێ نەکرا ئەو کاتە بە دڵنیای ئێمەش ئەتوانین ئەو خۆپیشاندانان بکەین. خاصێتی ڕێکخراوی پیشەی کە دروستە بێ ئەوەیە ئەم ڕێکخراوە بۆ داکوکی لە پیشەکە و ئەم ڕێکخراوە ئیشی سەرەکی دروستکردنی فشارە بەرامبەر دەوڵەت و بەرامبەر حکومەت نەکاکەژیان تۆ زۆر لە مەزیرەک بەرگری لە خۆ مشتی تیۆری پێڵم یەک دەقە لەسەرم بۆ لە هەموو لە مێژوو ڕێکخراوەکەی خۆتانە لە دوای ڕاپەڕن تاسا یەک نمونەم پێ بڵێ بەشداریتان کردبێ لە مانگرتنێ لە خۆپیشاندانە لە احتجاجێک کە پەیوەندی بە مافی ڕەوا و ڕاستەقینەی قوتابیان و خوێندکارانەوە بێ ئەگەر حەزب ئەمری پێ نەکردبوونەوە یەک نمونەم پێ بڵێ یەک نمونە پێش ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان دروست بێت و لە سەردەمی لە دوای ئازادی کوردستانەوە یەکێتی قوتابیانی کوردستان بۆچی بە حیزبی سێم ناوزەند دەکرا ئایا ئەو خۆپیشاندانانەیە ئەو مانگرتنانەی کە یەکێتی قوتابیانی کوردستان دەیکرد چی ڕێکخراوێکی تری کرد لە ناو کوردستانە لەکوێ ئایا لە ناو حرەمی معلومات لە سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین کە مەشاکیلێکی سەرەکی خۆسەرۆکی زانکۆی سەلاحەدین ئەو کاتە سەر بە پارتی دموکراتی کوردستان بوو ئەیەکێتی قوتابیانی کوردستان بۆچی بەرپەچی ئەو ڕێیانەی دەکرد کە لە ناو زانکۆی سەلاحەدین دەرەچوو خۆ بزوتنەی گۆڕان و کاتە وجودی زۆر سپاس کاک لێرە پێت وانە ئێوەیە کە ڕخنەگرن یا چاودێریکەریشی ڕخنەگرن بەسەر دۆخی ڕێکخراوە پیشەیەکانی خوێندکارانەوە بەپێ داتا و زانیاری قسەکەن بەبێ وردەکاری و تەفاسیلاتی ئیشی ئەم ڕێکخراوە تەنها لەبەروی ئەم ڕێکخراوە سیاسیە سەر بە پارتێکی سیاسیە یا ئەنتیمای بۆ پارتێکی سیاسی و کۆمەک لەو وەرەگرێ ئیتر کۆی ئیشەکانی ئەم ڕێکخراوە ئەخانە لاوە و وردەکاری و ئیشە چاکەکانی نابینن. ئەم ڕێکخراوانە قسەیەکی لەسەر نییە با یەکێک توێژینەوەیەکی تەندروستی زانستی ناو توێژی بەرفراوانی خوێندکاران و قوتابیان لە زانکۆ پەیمانکان بکە بزانم معلوماتانەمان پێ ئوستازیان من شتە پێڵم یان ئێمە لە ناو توێژی قوتابیان و خوێندکارانی بەرە واقعا کەوتوین خەڵک بینین خۆمان لە زانکۆ خوێندومانە لە پەیمانکار خوێندومان ئەمانە ئەگەر ڕاستە بەرگریکاری حەقیقەتی و خواستەکانی خوێندکاران و قوتابیانن کاکە فاتێگیان من دەیان نمونەت پێڵم ئێستا ئێمە لە بەردەمی کێشەیەکی بژانی هەمومانی بوار بە باسی ئەوە ناکەین بەشێکی ناوخۆی سوتاوە کە بەداخەوە سێ کەس بۆتە قوربانی چەند بریندارمان هەیە باشە چێ دەستی ئێوەی گرتووە ئەم هەموو کێشەی بەشی ناوخۆی لە هەولێر هەیە لە دوهۆک هەیە لە سلێمانی هەیە کە پێشنیار بۆ حکومەت کەن بەشی ناوخۆی تەندروست دروست بکە ڕێی ئێوە گرتومانە کاکە هەنێ ڕقامت پێ بڵم چونکە ئیتر تۆ حەزل لەوەیە داخڵی کوڕانی فاکەڵتی پەروەردە و زانستە مرۆڤایەتیەکانی هەڵەبجە 4 جار تا ئێستا سوتاوە لەبەرەوەی فۆکەسی لەسەر نێو شوێنە باز نەکراوە تەلەبەکان مامۆستاکەیان وتووە ئەزانی چیان کردو وەرە لەم سەردەمەیە حەبل و گوریسیان لە نهۆمی سەرۆی بیناکە ڵاوەتەوە خوارەوە چونکە دەرگای دەرچوونوانەی بۆ نەکراوە بۆی ئەگەر خوا نەخواستە لە حاڵەتی ئاگرکردنەوە حاڵەتێکی تاریئە بەم حەبلە بەم شێوە شۆڕبنەوە بۆ خوارەوە باشە
داخلی شەهید شەوکەت کە یەکێکە لە باشترین داخلیەکانی هەولێر کە خۆتە زانی جگە لە نەبوونی خزمەتگوزاری جگە لە نەبوونی دایان خزمەتگوزاری کە قوتابیەکان خۆیان ێڵێن بەشێکیان کە خۆ پیشاندانەکەن ئێوەسن تێکەڵیان نەبن و ئینیانەکەن بڵین هێواشیان دەکەنەوە پەیژەی قازەکەی داخلیە تابزانانی پەیژەی قازەکەیتیانە تۆ لەو داخلی من لەو داخلیانی بەڵام من پەیوەندیم لەگەڵ دەیان کەس کردووە کاکە کە سوکاری ئەمە لەو داخلیانە باش کاکە هاوکاری بکە هاوکاری هاوکاری کە براکەم من نەری وەزارەتی خوێندنی باڵام یەک دنیا بەرگری لێ ناکەم پێتەڵێم داکۆکی کاری مافی قوتابیانین پێویستە حکوومەت هێرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدار خۆشگوزەرانی فراهەم بکات بۆ قوتابیانەی کە لەناو کوردستانە لە سەرجەم زانکۆ پەیمانگەکان و بە ئامادەیەکشانەوە بخوێنن پێویستە ئەو شتانەی کە زەروریەتە بۆ قوتابیەک لەم سەردەمەیە زۆر شت کراوە بەڵام لە ئاست محاتی پێت خۆشە لە ئاست محاتی قوتابیەکانی ئێمەدانیە ئێستا بۆ نمونە کەم پێکە لە ناو زانکۆی سلێمانی کراوە خراپە خێر باشە شتێکی باشە بەڵام ئەم شتانە هەنگاو بە هەنگاوە تۆ بەنیازی لە ناکاوە فەرشی سوورت ئەمە ناکرێت ئەمە ناکرێت کاکەفاتەیان تۆ نێڕێڕاوێکی قوتابیان ئێوە مەسوول لە منتیقەی هەولێر داخلی شەوکەتی شێگەزینم جارێکە ڕۆژیەوە بڕۆ سەیریکە پەیژەی ئینقازەکەی لە دە پل یەک پلی نەماوە یعنی لە حاڵەتێکی وایە خوێندکارەکانە بێ وەک سۆپەرمان خۆیان هەڵە نەخوارەوە ئەگەر تۆ داکوکی لە مافی خوێندکارانەکەی بۆی حاڵەتێکی وا دووبارە نەبێتەوە کوا فشاری تۆ کوا دەنگی تۆ کوا هێزی تۆ کوا باشە ئەو شتانەی کە کراوە بە فشاری کێ کراوە تۆ پێت وایە هەر شتێکی ئاوا فژەتەن کراوە بە فشاری کێ کراوەوانە ئەو ئیشانەی کە کراوە بە فشاری کێ کراوە چەند بەڵگەت پێویستە لەسەر ئەوەی کە بە مەشاکلی ناو بەشە ناوخۆیەکان و گرفتەکان و ئاستی نزمی ئاسی زانستی لە ناو کوردستانە کە یەکێتی قوتابیانی کوردستان ئیشی لەسەر کرد بێت ئایا ئەوە بەچی کراوە ئایا یەکێتی قوتابیانی کوردستان تەنها بۆ دامەزراوە لە ینی هەروە شتێکی ڕۆبۆتی بێت وسازیان خۆن پێم خۆشەوە باشترین خزمەتتان کرد بەس من شتێک کە نەبووە ناکرێ بڵم یعنی من ناکرێ شتێک کە بڕوان تۆ باس لە کردنی ئەو فشارانەی ئێوە ئەکەن و ئەو دەستکەوتاناگەی کە لە ئەنجامی فشاری ئێوە نمونەمان بەرێت لەو دەستکەوتانە کە لە ئەنجامی فشاری ئێوە بۆ خوێندکاران و قوتابیان بەدی هاتووە کێشەی بەرنامەی تواناسازی کە ساڵانە دووبارە بێتەوە ئایامە ئیشی کێیە ئایا ڕێکخراوەکان هیچ ڕۆڵێکیان نبینیوە وەڵام بەدڵنیان پێڵەمیشیەوە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان ئێمە ئیشمان کردووە ئیشمان کردووە بۆچی مشکلە دروست کراوە بەشێکی زۆر لەو ڕیفۆرمانەی کردیان هەر لە داڕشنەوەی هەیکەلیەتی کۆلێژ وینەکان وەزیری حکوومەتی هەرێمی کوردستانە و لەم سەرۆ لە زاخۆ تا خانەقین دووشتی کرد یەکەم سیستەمی تواناسازی دووەم ڕیفۆرمکردن و هەندێک حاڵەتی تر وەزائیدەن داڕشنەوەی هەیکەلێتی زانکۆکان مەسەلەن دروستکردنی فاکەڵتی سکوڵ بەشەکان پێم بڵێ لە زانکۆی ئەڵێ مشکلتان بۆ دروست کرد قسەمە پەڕێنەوە چی مشکلەزانی بۆ مشکلتان بۆ دروست کرد یەک دقە بۆ وەڵامت ئێمە تۆ پرسیار لە منەکەی ئوستاز پرسیار لە منەکەی ئەم ڕێگایە ڕێگای لێەوە لەگەڵ لە خەڵکی تریش گرت کە ئەو مۆدیلەی کە پێشتر لە ئەوروپای ڕۆژهەڵاتە بوو دانانی کادری حزبی لە ناو خوێندنی باڵایە یعنی بەبێ ڕەچاوکردنی پێوەری زانستی لە ماستەر و لە دکتۆرا بخوێنن بۆی بتوانن کۆنتترۆلی زانکۆکان بکەن ڕێگای لە بەشێک لەو ئینەی ئەوەگرچون کە جۆرێک لەم سیستمی تیابوو حساب بۆ دەرەجە و بۆ کەفاەت و ئانەیەکرا مشکلەیان بۆ دروست کرد خۆ مشکلەکە ئێسانیە کاکە خۆم پێویست بۆ ناکە من پێ بڵم ئەو دایان خۆ پیشاندانە ئەو هێلکە بارانکردنی وەزارەتە هەموو ڕۆژێک یعنی تۆ پێم بڵێ بەڕاستی ئەمە لەبەر ئەو ینی پێ دوایە لەوەی کە خۆپشاندانێک هەر شتێک لە ناو هەولێرا بکرێت و ئەمە ترێکێتی قوتابیانی کوردستان لەوەی بەرپرسیارە کادری خۆتوانیا بوو کاکە کادری تۆزێک بە منتقیانە لێکدانەوە بکە کاکە بلێر کادرێکێتی قوتابیانی کوردستان لە ناو خۆپشاندانێکە لە بەروی کە قوتابیە لەو کۆلیژە ئایا وەکو لە بەروی کادرێکێتی قوتابیانە نابێ بەشداری لە ناو خۆپشاندانە بکات نابێ بەشداری بکات بۆ ئەوتە تۆڵی بۆچی بەشداری ناکەن کادرێکی قوتابیان داوای مافی خۆی کردووە ئیتر چەندین یعنی بەس مشکلەتان ئەوە بۆ دایان مشکلی تر لەو لە سووری هەولێر و باشە ئەی بۆ ئەو خۆپشاندانەی بەردەمی وەزارەتی خوێندی باڵا جەنابەت بە تەرکیزەوە بینیوتە ئەی بۆ بە تەرکیزەوە ئەو خۆپشاندانەی بەردەم وەزارەتی پەروەردە نەبینی کە وەزیریش سەر بە پارتی دیموکراتی کوردستان بوو کە کادرێکی قوتابیانی کوردستان سەری شکا لەوێ کە پاسەوان لەوێ
بریندار بوو بۆچی وەت نەبینی کاکەگیان کاک فاتحیگیان کاک فاتحیگیان تۆ جەناب وتی ئێمە داوکاری سەرسەختی کێشەکانی خوێندکاران و قوتابیانین یعنی من با پێو بڵێم یەکێک ئەساب ئەوەی کێشەی بەشە ناوخۆیەکان نازانم ئاماژەی پێ بکەم بڕۆی لەسەری هەنێ حاڵەتمانماوە داخلی ئیسکانی زانکۆی سلێمانی 1500 خوێنکاری تایە ڕێگای دەرباز بوونەکەی فاری بەڵامەتی خۆدەینەوە سەرەوە بەڵام ئەو پرسیارە ئەوەیە کە تۆ وەڵامت نەداوە کاک فاتح پێمان ئەڵێ خۆپیشاندانی بەردەم وەزارەتی خوێندنی باڵا دیاردەیەکی سروشتی و مافێکی خوێندکاری بوو بە دلیل لێوەی تەنها لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا نەکراوە کە وەزیرەکەی سەربەیەکی نیشتیمانی کوردستان بوو لە کابینەی پێشوە بەڵکو لە بەردەم وەزارەتی پەروەردەشا کراوە کە بەدووری نازانم پارتی دموکراتی کوردستان بەدووری نازانم وەک چۆنێکێتی قوتابیان کە مەسەلەن کۆنتڕۆڵ و مۆنۆپۆلی زانکۆ منتیقەی پارتی کردووە هەنێ جار ناهێڵە کۆمەڵی خوێنکاران کە بە حساب لە یەک هینیشان لە یەک فیدراسیۆنە کۆبوونەوە بڕوا هەبە جاری وایە نەهێڵن یادی دامەزرانی خۆیان بکەنەوە بۆیە دەکرێت لە دوانی خۆیان بکەم ڕگان پێ قسانە خۆڵ مەکەرە چای کەسەوە ئێمە بینەرەمان بینێ ئەوە تۆ گوتەبێژی علەساس بەناوی چالاکی مەدەنی هەنەجار بەناوی سیاسیەوە بەنامەکە هەنەجارەی بەناوی چالاکی مەدەنی ئێستا خۆ ڕوون کردوتۆ علەساس چالاکی مەدەنی کەواتە تۆ گوتەبێژ نیت بەناوی ڕێکخراوەکانەوە کە قسە بکە نەخێر ئێستا گرفتی ئێمە ڕووک و ڕێکخراوەکان هەرچەنە من ئێستا سەرۆکی فدراسیۆن ڕێکخرا قوتابی خوێندکارەکان نیم بەڵام ئەوەندەی ئەو گفتوگوانەی کە لەگەڵ ڕێکخراوەکانە کردومانە ئێمەش گرفتمان هەیە لەگەڵایانی پەیوەندیدار ناو حکوومەتە پێ دوایە لەوەی کە هەموو شتێکە لە ناو حکوومەت یاریمی کوردستان ئاکرێ ئێمە هەموو شتێک هەر بەدڵمانە ئایا پێت وایە کەم تەرخەمی کە لایەنی پەیوەندیدار بەرامبەر بەشە ناوخۆی فیردەوس لە ناو سلێمانی کراوە ئێمە ئەمە بە شتێکی باش لە قەڵەمیە دەین نەخێوان نییە و زۆر نامرتاحشین بەوە بە دڵنیاییش پێ دەڵێم پێویستە حکوومەتی یاریمی کوردستان و بە تایبەتی سەرۆکایەتی زانکۆکان وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی بە دوواداچوون لەسەرەوە بکەن سەرجەم بەشە ناوخۆیەکانی کوردستان کار لەسەر بکەن کە جارێک تر حاڵەتی وە دووبارە نەبێتەوە زۆر باشە نەبێت لەوەی کە تەنها ئازیزانم پرۆگرامەکەمان بەرداوامە بەڵام دوای ئەم ناوبڕە ئێوەی ئازیزیش دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکان و پەیوەندیمان پێوە بکەن و بینەری پرۆگرامەکەمان بن. خۆشترین دەنگت هەیە؟ خەون بەوە دەبینیت ببیت بە ئەستێرە؟ ئاسانە لە هەر شوێکی خۆت ئامادە بکە بۆ بەرنامەی خۆشترین دەنگ لە NRT2. ئەم بەرنمەیە بۆ هەر چوار پارچەی کوردستانە و براوەی یەکەم نازناوی خۆشترین دەنگی کوردستانی پێدەبەخشرێت. تۆش گەر هێشتا پێت وایە بە خۆشترین شێوە دەچڕیت، خۆت ئامادە بکە و لە کاتی دیاریکراودا پەیوەندی بکە بەم ناونیشانانەوە. ئاگاداری بینەرانی خۆشەویستی کەناڵەکەمان دەکەینەوە کە لە ئێستادا دەتوانن بینەری کەناڵی NRT2 بن لەسەر مانگی دەستکردی نایلسات بەم فرێکوێنسیە. خۆشەویستانم جارێکی دەسڵاوتان لێبێت و بە خۆشحاڵیەوە بەردەوامین لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان و بینەرمان بن. کاکن تۆ توانی پێم بڵێ ئەو کێشانی کە یەکێتی قوتابیان دروستی کرد بۆ پرۆژی تۆ ناسازی چی بوو؟ من وەڵامی ئەو پرسیارەی تۆمیایەوە وتم پێشتر بەهۆی ئەوەی ئەم حەزبانە هیچ سیستمێک نەبووە چ کادرێکی خۆیان حەزیان لێ بووە ئەمە هەردوو حەزبیشتەمان هەر یەک و دوانیان کردو مەسەلەن من بنمونە بانایە کردم دکتۆر کەنعان حەمە غەریب کە ئێستا مامۆستای دەکات ئارمەتی خۆت بەڵێ خۆت ڕێگە ئێستا مامۆستای زانکۆی گەشە پێدانی مرۆییە دەرچووی زانکۆی سەلاحەدینە بەشی قانون سیاسە یەکەمی گروپەکەی خۆی بووە ئەو کاتێک کە ئەو تەخەڕوجی کرد ئەو نەناردرا بۆ خوێندنی باڵا دەیەمینەکەی نێردرا چوو بە پارەی خۆی بە مەسرەفی خۆی ئێستا و دکتۆرە ماوەتوان پێی بڵم ئەمە پەیوەندی چیە بە یەکێتی قوتابیانەوە؟ پەیوەندی ئەوەیە کە ئەم کەسا کادرێکی یەکێ سەر بە نە پارتی دیموکراتی کوردستان بوو نەوە لای بۆ یەکێتی قوتابیانە بوو لە کاتێک یەکەم بوو ڕیکۆردی شیشکات بە درێژایی ئەو کۆلێژە کە هەبوو هێندەی ئەو کەسە دەرەجە نەهات بوو کە لە کاتێک بەش کە ئێستا حەق خۆیەتی کاکی باڵا سەر بە پارتی دیموکراتی کوردستان نەبووە هەر ئەلسەپان بەسەر ئەم کەسە ماوە کاکە ئێوە
ئێوە ڕێگریەکە پەیوەندی بێتی قوتابیانەوە کاکە فاتح تۆ ناڵێ ئەو سیستەمە باشە تۆ ناڵێ ئەو سیستەمە وەزارەتی خوێنی باڵا دایناوە جا ئەگەر ئێمەش تواناسازی خەڵک بنێرین بۆ دەرەوە خۆ ئێستاکە گلەیەکێک لە گلەیەکانت بەرامبەر بە من ئەوە بوو ئەدوێت یەکێتی قوتابیانی کوردستان تەداخولیەوەکە کە قوتابیان نێرێ لە ڕێگەی تواناسازیەوە بۆ دەرەوە تەداخولەکەن بەڵاو پەیوەندێکی بە ئێمەوە کاکە لەسرم بوەستە دوو حەزبی دەسەڵاتداری کوردستان بۆی وا نەزانی هەر بەرامبەرەوەڵم دوو حەزبی دەسەڵاتداری کوردستان دەخالەتێکی زۆر باشە کوتە ناو زانکۆ پەیمانگاکان چ پارتی دیموکراتی کوردستان چیکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی ڕێکخراوی جەماوەری مەکتەبی ڕێکخراوی دیموکراتیان هەیە ناوچەی زانکۆیان هەیە کۆمیتەی زانکۆیان هەیە ڕێکخراوی بەناو پیشیان هەیە بە ببوورە پەیوەندێکمان لەگەڵمانەی نییە کاکیوە ئەم کاتت باش و فەرموو سپاسەکەم بە خێراتنی میوانە بە ڕێزەکانتانەکەم زۆر سپاس من ئەمەوێت چەند تێبینیەک بدەم بە کاک فاتح کە ڕێکخراوەکەی جەنابی بوو لە زانکۆی سەلاحەدین بۆ ماوەیەک دەوامی زانکۆیان ڕاگرت و هەر ڕێکخراوەکەی جەنابی بوو کە لە کۆلێژی کارگێڕی و ئابووری لە زانکۆی سەلاحەدین دوو کچە خوێندکاری هەڵەبجەیان بۆ ماوەی 2 سەعات سجن کرد بەهۆی ئەوەی کە لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتە بەشداریان کرد بوو لە منتیقەی هەڵەبجە هەر ڕێکخراوەکەی جەنابی بوو کە بە چەندین شێوە هەڕەشەی لە خوێندکارانە کرد لە زانکۆی سەلاحەدینە تەنانەت کار گەیشتە ئەوەی بۆ جارێک هەڕەشەی توندیان لە من کرد هەر ڕێکخراوەکەی جەنابی بوو کە بە چەندین شێوە پێشێلکاری بەرامبەر خوێندکارانە کرد لە ناو زانکۆی سەلاحەدینە و هەر ڕێکخراوەکەی جەنابی بوو کە من بە بەڵگەوە لە لامە سەرجەم خۆپیشاندانەکان کە بەردەست لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا بەڵێ کاک محەممەدمانە لەگەڵ لە سلێمانی کاک محەممەدەم کاتت باش و فەرموو ئەلو بۆ لە فەرموو سڵاوتان لێ بە کاکۆمێت زۆر سپاس بە خێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم تایبەتی کاکەت لێر و کاکە فاتح کاک ئومێرجان من ویستم هەنێشت ڕوون بکەمەوە کاک فاتح لە قسە لە میانی قسەکانیان ئاماژەی پێکرد لەسەر ئەوەی کە یەکێتی قوتابیان بوون کە یارمەتی خوێندکارانیان ناوە کە دەرماڵە زیاد بکرێت و فشاریان لەسەر حکوومەت دروست کردووە من ئەم ڕوونکردنەوەی بۆ هەموو خوێندکارێکی زانکۆ بۆ هەموو گەلی کورد و کوردستانیش ڕوونکەمەوە کە ئێمە گروپێکمان لە ناو زانکۆی سلێمانیا دامەزران بەبێ ئینتیمامان بۆ هیچ حیزبێکی سیاسی بە ناوی گروپی هەڵوێستەوە ئەم گروپی هەڵوێستە بۆ ماوەی 2 ڕۆژ لە ناو زانکۆی سلێمانیا و لە زانکۆی ڕانیە و هەڵەبجەش داوامان ڕاگرت بە دروستکردنی فشارێک بۆ ئەوەی حکوومەت جوابی خوێندکاران باتەوە و دەرماڵە بۆ خوێندکاران زیاد بکە بەڵام کاکە فاتح هاتووە ئەڵێ وڵا ئێمە کردومانەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت پێم وایە بەشێک لە مەسجەکەت گەشت وەڵام بچیە بۆ قسەکەی کاکیوە کاڵێ ژەتی قوتابیان هەڕەشەی لە کۆمەڵی خوێندکار کردو و هەتا گرتویان سەبارەت بە مۆزوعی هەڕەشەکردن ئێمە نە دەستگای ئاسایشین و نە هیچ پەیوەندێکی بە ئێمەشەوە نییە ئەو گرفتەیش پەیوەندی بە یەکێتی قوتابیانی کوردستانەوە نییە و تەقدیرن بۆ هەموو ڕێیەکانی کاکیواش ئاماژە بە ئەوە دەکات کە ڕاگررتنی داوامی زانکۆی سەلاحەدین عادەتەن لە هەموو زانکۆکان و بخصوص لە زانکۆی سەلاحەدینی چونکە جیاکاریەک هەیە لە مابینی زانکۆی دووهۆک و زانکۆی سلێمانیش هەموو ساڵێک پێش هەموو زانکۆکانی تر قوتابیەکان لە بەرەوەی ڕێژەی زۆری قوتابیەکان لە ناو عاسمێ هەولێر چەند ڕۆژێک پێشەوەی کە کاتی دیاریکراویش هەبێت ئەوان دەچنەوە بەڵام من بڕوام وایە لە ترسی خۆپیشاندان زانکۆی سەلاحەدینتان داخست و حسابتا بۆ جەنابی وەزیر نەکە جەنابی وەزیر هەر نەیزانی بوو ئەگەر ئەڵێ ئێمە زانکۆمان دانەخستووە و ئێمە خوێندکارانی شار و شارۆچکانمان سنوورداژ نەکردوێتەوە و ئێمە پاسمان بۆ نەگرتوون و پێمان نەوتون تاو کاتە نێنەوە ئەمە بەڵگەیە کە بەس پاسەوە کەینێن هاوکاری منیان کردووە خوێندکارەکانن کە پاسەکان ئەدوێنن ساقی پاسەکان کە پاسەکانتان گرتووە خوێندکارەکان ئەدوێن پێش ناوی کادیرەکانی ژەڵەن کە پێیان تۆ زەحمە نەبێت جارێ بڕۆنەوە هەتا مۆزع باشترە بێ کەواتە ئێوە بۆ ئەو کاتە زانکۆتان داخست بۆیە داتانخست چونکە مەترسیەکە بوو لە سنووری هەولێر قەرار بوو لەگەڵ ئەو هێزە بەرفراوانەی حەڤەی شوبات و جوڵانەوە سیاسیەکەیە ئەمەش هەدی جەنابی بێ بۆ دوای سەیری ئەوە پێشتریش بینیومە نابووی سەیری بینی داوای بەڵگەم لێ نەکەی نەنا پێتەڵێم لەبەرەوەی کە هەموو بینەرانیش بزانن لەوەی کە ئەم بەڵگەیە چی تێدایە ئەو بەڵگەیە جگە لەوەی کە تەسویراتی ئەو قوتابیانەی کە
سواری ئەو سایرەکانە بن و لە بەشار ناوخۆیەکانە داخلی ناو سایرەکانە بن و ئەگەڕێنەوە تەفاسیلێکی زیادە ئەو کاتە لێدوانەکانیان شتێکی تریش لێدوانی چەند تەلەبێتی قوتابیانی کوردستان ئامادە نییە خوێنی گەنجی ئەم وڵاتە بە فیڕۆ بڕژێت. ئەوە لەوە دڵنیابە کاری دواقۆناغی کۆلێژی ئینگلیزی لە هەمان کاتیشا چیتان کردی عنی آخر ئەوە متهمکردنە یەکشتیش پێ پێشە شتێک جەنابێت باسی ئەوەی کەیکە على سازێکیتی قوتابیانی کوردستان ئەو محاولەیە کردووە. پێشە شتێک زۆرێک لە ڕێژەی قوتابیان ئەو کاتە ڕۆشت بوونەوە ئەو قوتابیانی کە مابوونەوە چۆن جەنابێت کۆمەڵە کەسێکت هەڵە سوڕاند لەسەرەوەی کە خۆپشاندان بکرێت نەدەکرا ئەو فەوزایانە دروست بێتەوە. وە شتێکیش ئێستا بە وازەحی پێ بڵێمە هەموو بینەرانیش باگویان لێ بێ. من ئێستا سکرتێرێکی قوتابیانی کوردستانم. لە پێناو ئەوەی ئەمە مانە ئەوە نییە کە ئەمە بەسەر خۆمانە بشکێنەوە کە شتێکی وایە. مستعیدم پۆستی سکرتێرێکی قوتابیانی کوردستان وازی لێبێنم لە پێناوی کە خوێنی گەنجێکی ئەم وڵاتە جەنابەت بووی بۆی کە ڕژا. بەڵێ جەنابەت بووی بۆی کە بەرگریمان لە ماچی بیلەتەکەمان کرد بەرگریمان لە ماتی لە خوێنی ڕژاوی ئەوانە بەرگری لە بەردەمی بارگا حەزبیەکانی ئەوەیە کوژرا بەرگری لە حەق دەکەین ناتۆ بەرگری لە حەق ناکەیت لای تۆ ئەم هەموو نادادی و بێسەروبەری لە سیاسی من داکۆشیکار نیم بۆ مافی سعید ئەم کاتت باش و فەرموو پەیامەکەت بگەێنە. شەوتان باش. شەو باش. من لە گەڵ هەموو قسەکانی یەک بێشی کاک فاتیحام بە کاکدێری شەڵەم ئازیزم خۆڵ مەگەرە چاوی خەڵک کوڕی فەقیر بە گوژمێن لە حەبەی شوباتە بینیمان ئەو ڕۆژەی کە چوونە سەر بارگای لەقی چوار کە سەرۆشی ئۆپۆزیسیۆنی هاتە سەر تەلەڤیزیۆنەکە و بە ناوی ئەوەوە چی وتوتی خەڵکیشی ئاژاوە جێڕن. ئازیزی من کاکەت لێرشیان تۆ ئەگەر شتێکی پێکرێ بۆ ئەم وڵاتەوە بە خوێنکەران فەرموو کە دەستی نەگرتووی بیکە کاکە بەس بە خوێن ڕشتن نا خەڵک مەجبورێنە بۆ ئەوەی کە تونجیشیکەن و خۆشی لە دواوە دانیشی تەماشایانکەی ئازیزم. من ئەو ناڵێم هیوادارم تۆزێ ئەو بیرکردنەوانە و باشتر بێ لەوەی کە ئێستا ئەیڵێیت و دوای ئەوەش کە خۆپیشاندانی شەکەی بە سلمیانە بیکە ئازیزم بۆ بە بەرهاویشتن و جنێوان و شتی ناشری. زۆر سپاس. با پەیوەندێکی تریش وەرگرین کاک وشارمان لەگەڵا لە کەلار کاک وشارم کاتت باش و فەرموو. ئەم کاتتان باش. هەموو کاتت باش. دەستخۆشی بەرنامەکەت لێکم. زۆر سپاس. بەخێراتنی هەردوو میوانەکەش دەکەم. زۆر سپاس. تەبیعی من پێم خۆشە کاگلێر خۆی جیاب کاتەوە لە بینی چالاگوانی سیاسی یاوە تا ئۆبسیۆنێکی سیاسی یاوە تا داکەوتکارێک لە مافەکانی قوتابیان و خوێنکار. تەبیعی ئێمە من سوپاسی یەکێتی قوتابیانی کوردستان دەکەم. ڕاستی ئێمە وەکو قوتابیانی کەلار کۆلێژی پەروەردە کاتی خۆی لەسەر نەبوونی خزمەتگوزارەکان ئێمە خۆپیشاندانێکمان کرد. ئەوە بوو لەو خۆپیشاندانەکەیە بووە هۆکاری ئەوەی کە ئێمە فەسڵ بکرێن بەڵام دواتر بەڕێگای یەکێتی قوتابیانی کوردستان ئێمە هێنایەوە. من لێرە دەستخۆشی لە کاکەی مەلووی زادا کە بەڕاستی ئەوان کارێکی باشیان کرد. لێرە تەسەوور دەکەم کاگلێر دەیەوێت خۆڵ کاتە چاوی خەڵک. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک وشار. کاک دلێر بە کورتی وەڵامی ئەو هەورانەمان بیتەوە کەم داخەلیان کرد. کاک سعید قسەکانی وازەح بوو دەڵێ زۆر سپاس هەردووکانەکەم لەناو بزاوتی خوێندکاریە لە دوای ڕاپەڕینە تاکە بزاوتێک کە مێژوو لەسەری بنووسێەوە لەسەری بوەستێ کە بزاوتێکی مەدەنی بووە و بزاوتێک بۆ کە کۆی جموجۆڵەکانی چالاکی مەدەنی و چالاکی مەدەنی چین گربوونەوەی ئاسایی ڕێڕۆشتنی ئاسایی بریتە لەو جوڵانەوەی کە لە حەڤەی شوبات تا ئێمە لە زانکۆی سلێمانی هاوڕەکانمان سەرپەرشتیمان کرد و ئەوە مێژوو ئەینووسێ و ئەزانن کە ئێمە بەرگریمان لە خوێنی خەڵکی ئەم شارە کردووە و ئێمە بەرگریمان لە دروستکردنی حکومەتێکی باش کردووە. تۆ چالاکوانی سیاسی یان هەڵسوڕایی بۆری من فەردێکی ئەم مستەمەعە مافی خۆمە
لایەنێکی سیاسی دڵخوازکەم و لایەنێکی سیاسی دڵخواز نەکەم ئێستا بڕوام وایە ینی هەستەکەم بۆ ئێمەمانان کە گەنجین ینی ئەبێ هەموو شتێک بین بەس ناکرێت سەڵات بین چونکە واقعەکەەوەمان کاک پاتی ئەمە پرسیارێکت لێ بکەم ئێوە وەکو ڕێکخراوەکانی خوێندکاران و قوتابیان بە نمونەیەکی قوتابیانی کوردستان زۆر دەمێکە چەندێکە ئێوە هەڵبژارتنتان لە ناوەندەکانی خوێندکارانە کردووە لە ناوەندەکانی خوێندنی زانکۆکانە قوتاب ئامادەیەکانە پەیمانگەکانە بە چ شەرعێتێک ئێوە خۆتان باس لە نوێنەراتی هەموو قوتابیانی کوردستانەکەن لە زاخۆ تاکوێ لە کاتێکە جگەل لە ناو ڕێکخراوە ئەندامانی ڕێکخراوەکەی خۆتان لەسەر جەمی ڕێکخراوەکانی ناوەندەکانی خۆدانی خەتان نەکردووە ئێمە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان بەداخینەوەی کە هەتاوەکو ئێستا قوتابیان لە ناو کوردستانە بە شێوەیەکی گشتگیر نەیانتوانیوە لەوەی کە نوێنەری خۆیان بە شێوازێکی یاسایی و چ بە ساڵانە نوێنەری خۆیان دیاری بکەن وەکو یەکێتی قوتابیانی کوردستانیش ڕۆڵێکی کاریگەرمان بینیوە بەرامبەر بە سەرجەم ڕێکخراوەکان ناخاتەشە پرسیارە یەکشت بڵێم کاگومێت ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی سەر بە کە لە ژێر چەتری فیدراسیۆن و ڕێکخراو قوتابی خوێندکارەکان پێکهاتوون لە چواردە ڕێکخراو لەگەڵ هەموویانە گفتگۆمان کردووە ڕاوێژمان کردووە و یەکێتی قوتابیانی کوردستان زۆر بە هۆشیارانە مامەڵەی لەگەڵەوە کردووە تاک بە تاک لەگەڵ ڕێکخراوەکانە دانیشتمان کردووە بۆی کە قەنەعەتیان بۆ دروستکەین پێویستە هەڵبژاردننی نوێنەرایەتی قوتابی خوێندکارەکان ناو ناوەندەکانی خوێندنا بکرێت و بوو بەمای ئەوەی کە ئێمە پرۆژە یاسایەک ئامادە بکەین کە ئەمە لەژێر بەڕاستی وەکو یەکێتی قوتابیانی کوردستان کاریگەریمان هەبووە هەموو ڕێکخراوەکانی شایدی ئەومان بۆ دەدەن و لە ڕێگەی یەکێتی قوتابیانی کوردستان پرۆژە یاسایەک ئاراستەی پەرلەمانی کوردستان کراوە و لێرەوە پێویستە داوا لە پەرلەمانی کوردستان بکەین بە زووترین کات محاولەی ئەوە بکەن کە هەموو ساڵێک هەڵبژاردنی نوێنەرایەتی خوێندکارەکان دوایین دوو پەیوەندیمان لەگەڵا چالاک ئەحمەدمان لەگەڵا لە سلێمانی کاک چالاک ئەم کاتت باش و فەرموو ئەم کاتۆ باش کاک بێجان زۆر سپاس کاک چالاک چاوەکەبی سەرەتا من ئەمەیە قسێ بکەم ڕۆڵی یەکێتی قوتابیان یاخود ئەو ڕۆڵی کە تاگلێرەی بینێت لەناو زانکۆی سلێمانی یاخود وەکو چالاکی مەدەنی ئەمانەی بزانین تاوەکو ئێستا چه سەروەریەکیان بۆ قوتابیان کردووە من نمونەیەکت پێ دەڵێ من قوتابیەک هەیە کە دەرەجەی ئەعلای هەیە لەسەر کوردستان و لەسەر عێراقیش کە خەڵکی کەرکووکە و کچە شەهیدە بۆ بەرنامەی تانواسازی هەتاوەکو ئێستا هیچ شتێکی بۆ نەکراوە کە کچە شەهیدە چۆتە هەولێر وەڵامیانە وایەوەتەوە کە گوایە بزانین ئاخۆ ئێوە دیارەکە خەڵکی کەرکووک یانی دەچیدان لە هین کردو تۆ نازانم یانی ڕۆڵی ئەم ڕێکخراوە چی بوو یانی ڕێکخراوێکی قوتابیان لە لای خۆیەوە هەوڵێک بۆ خۆی یاگەر گوایە ئەوانەی ئەندام و لە ئەنگرانی پارتی دەبن ناتوانێت هیچ کارێک هەموو بکە ئاخۆ خوێندکارە قوربەسەرەکە یاخودەوەی کە بێلایەنە یاخودەوەی کە سادەیە بێ ئەوان چی بکەن یانی ئەمانە یانی کۆمەڵێک کەس ئەقۆزنەوە بۆ بەژەوەندی خۆیان زۆر سپاس کاک چالاک کاک زانە محەممەدمان لەگەڵا لە سەیزادە کاک زانم کاتت باش و فەرموو بەڵێ کاک زانە ئەم کاتتان باش هەموو کاتێ باش فەرموو بەختی بەڕێزەکان تاکە من کاک فاتح و کاگەر لێر بەڕاستی من چەندتەبینیەکم لەسەر قسەکانی کاگلێر هەیە نازانم ئەوەی کاگلێرمان بینی بێ لەسەر زۆرینێک لە تەلەڤیزیۆن و لە زیەکانی ڕاگەاندن دەرکەوت بێت ئەنی خۆی کردو بە نوێنەری زۆرێک لە قوتابیە چەوسا و بەشخورا و ئەوانەی کە با بڵێن زۆر بێ دەسەڵاتن بەس کاگلێر لە هەموو دانیشتەکانیە ینی خۆی بە ئەبێ وەک نوێنەری خوێندکارانی با بڵێن حزبی گۆڕان نیشان بدە لێرەشا من دوو سێ تێبینیم هەیە ینی ئەوەی یەکێتی قوتابیان ئەو ڕێکخراوانی تر کە کردویانە بۆ قوتابیان لە کایانی سلبی و ئیجابیە دیارە من حەزم بزانم کاگلێر چی کردو بۆ قوتابیان کە خۆی بە نوێنەری زۆرێک لە قوتابیان ئەزانێن لە ناوەندی زانکۆ و پەیمانگاکانە جا ئەوەنەی ئەویش ئیش لەسەر وروژاندنی کۆمەڵێک بابەتێکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت فەرمووتوانی وەڵام بدەیتەوەی ئەو هاورانە بە خێرایی ئەتوانین لە قسەی کاک زانەوە دەست پێ بکەی ئەڵێ تۆ باشتر وایە بە ناوی ڕێڵەی بۆی تێبینێک بە بزوتەوەی گۆڕان ڕێکخراوی پیشەیی نیە بوستنەوەی گۆڕان لە ئاسازا خۆڵ نەکردە چاوی خەڵک چونکە یەک ڕایڵەیە کە ڕایڵەیەکی حەزبیەوە ئیشەکە و من بە هیچ شێوەیەک هیچ جۆرە پەیوەندێکی ڕاستەوخۆ و ناڕاستەخۆم بەو ڕایڵەوە نییە لەوەی من بە ناوی نوێنەرایەتی خوێندکاران و قوتابیانەوە سەیر ئەدوێم لەدایان شوێن دواوین بەڕاستیەوە لە کەناڵەکانی ڕاگەاندن پرسە بۆ ئێمە ئەهێنن بۆ یەکێکی تر نایەنن ینی خۆ ئێمە واستەمان نەکردو بێ لێرە قسە بکەین ئوستازگیان و هەر یەک لەو بەرنامانە کە دەین
ڕەنگە دووسێ جارتمان بوورێ ئەنجام مبادرەکە قبوڵەکەین و دێ لە بەرنامە ئامادەبین ئێمە نوێنەرایەتی شەقامی پەنگ خواردوو و شەقامی ناڕازەی خوێندکاران و قوتابیانەکەین لە سەرتاسەری کوردستان من وە خۆم دەنگێکم یعنی دەنگێکم پێم وایە ئەم مۆدیلەی کە بنمونە دوو حەزبی دەسەڵاتداری دروستی کردووە لە دروستکردنی ئەو ڕێکخراوانە نموزەجێکی فاشلە پێویستی بە دروستبوونی بزاوتێکی تری خوێندکاریە ئەم بزاوتە پێویستە ڕێکخراوە پیشەیەکان لە چنگی حەزب و نزیکایەتی حەزب و شەراکەتی حەزبەوە بێنێتە دەرەوە تەسلیمی خوێندکاران و نوێنەراتی ڕاستەقینی خوێندکاران بۆ ئەمە یەکەم دووەم ئەم ڕێکخراوانە داکۆکی لە مافی ڕەوای خوێندکاران و قوتابیان بکەن سێم ئەم ڕێکخراوانە پرۆژەیان پێ بە دوای ئەوەی خوێندکار تەخەڕوجەکان معیشەت و شوێنیان بۆ بدۆزنەوە ئێستا هەر بۆ معلوماتی جەنابەت 200,000 کەسێک کە داوای کردو دابمەزرێ ئەم ساڵ بەپێی ئەو پرۆژەی یاسایی کە بڵێن لە عێراقەوە تەعمیم کراوە 15,000 کەس دامەزرێ 185,000 کەس معیشەتی دیار نییە ئەی ئەم شتیتان بۆ ئەمانە کردو بەڕاستی یعنی بۆ ئەم هەموو بەشە ناوخۆیی کە من باسی یەکەم بۆ نمونە گرفتی بەشە ناوخۆیەکان لە دهۆک لە سۆران لە ڕاپەڕین لە گەرمیان لە بیتوێن و پشدەر لە قەزای دوکان کە قەزایەکە پەیماگای تەکنیکی تایە بەشی ناوخۆیی نییە هەر تەلەبەوەی دەسەڵاتی هەبێ خۆی چۆخانی گرتووەی نەوەی نیتر واز لەوەش بێنە لە پرۆژە پێشنیازکراوەکانی ئەنجومی پارێزگای سلێمانی بەتەواوی کە بچمە بەیەکەوە پێوەستە پرۆژە پێشنیازکراوەکانی پارێزگای سلێمانی لە کاتێکا دەیان گرفتەیە کە بەشی ناوخۆی لێرە نییە و حکومەت ساڵانە هەر لەو ئەو بینایی سوتاوە ئەوەی بەشی ناوخۆی فردەوس هەمومان جێ دەفتەرە دۆلار ئەیان بەکرێ کەمە چ تەزەخومێک لەسەر حکومەت دروستەکە هیچ پرۆژێکی تیانێ بۆ دروستکردنی بینای خوێندکاری باشی ئێوە بوونان بەرگری لەوە بکەن چیڕێ لێوە گرتووە کە بڵێن حکومەت پێویستە لەسەرتان فشار دروستکە نەک بڵێ پێویستە ناچکە ئێوە دەسەڵاتانەیە من نەڕێکخراوم هەیە نەهیچم هەیە دەنگێکی ئازادم کە پێم وایە قسە دەکەم ئەگەر پێم بڵێ تۆ خەلفیتێکی سیاسی تێمە بە شانازیەوە ئەکرێت تۆ بە باشەی نبینی خۆپشاندانی نەکرێ ئەڵێ وەرن فشار دروستکەن تۆ خۆ یەک لای کرەوە کە ئێمە خەریکی چی جگە لەوەش تۆ بەناوی تاک من قسەکەم بەناوی تاکەوە قسەکەم کاتە بەناوی نوێنەرایەتیەوە قسە ناکەی پێش هەموو شتێک قوتابی حەقێتی چی داواکاریەک بەرامبەر بە ئێمە بکاو و ڕێکخراوەکان و ئێمەش پێویستە جەنابەت باشتر بزانی ئێمە پردێکین لە پێناو گەیاندنی پەیامەکانی قوتابیان بۆ دەسەڵات نەگەوەی کە تۆ وەزیری خوێندنی باڵا وەزیری پێوەردە سەرۆکی حکومەت لەگەڵ ئێمە داکۆکیکارین لەوەی کە خۆشگوزەرانی بۆ هەموو قوتابیەکان جێبەجێ بکرێت ئێمە داکۆکیکارین لەسەرەوەی کە لەسەرەوەی کە ئەو کێشانەی کە ساڵانە بۆ نمونە دروستە بێت وەرنەگرتنی قوتابیان لە زانکۆ پەیمانگەکان ئایا جەنابەت بووی لەوەی کە ئیشت کردووە بەڵێ آخر دەرەنجامی وەرگرتنی قوتابیانی زانکۆ پەیمانگەکان بەیاداشتی کێ بوو لەوەی کە قوتابیانی زانکۆ پەیمانگەکان لە دنیاتان نێشتووە ئێمە وەکویەکەیتی قوتابیان لەبەر ئەو باگراوەندەی کە هەمانەوە ئەو خزمەتەیە کە هەمانە بە شانازیەوە توانیمانەوە ڕۆڵات ببینین بەڵام تۆ پێ وایە چونکە بڕیارت داوە هەموو شتەکان بە ڕەشی ببینی هیچ شتێک نبینی تۆ مەجال بە پیاوی باش مەجال بە لە پرۆژەی پێشنیارکراوی بودجەی ساڵی 2013 حکوومەتی هەرێمی کوردستان 10 ملیار دیناری بۆ نۆژەنکردنەوە پرۆژەکانی سەری ڕەشداناوە باش بەو 10 ملیار دینارە دەبەشی ناوخۆی باش لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دروستەکرێ باشە یعنی ئێوە گەر ڕێکخراون بەڕاستی ئەگەر لە پێناو خوێندکار و قوتابی دروست بوون ئێوە ئاگاتان لە ئاریشەکانی خوێندن هەیە ئێوە ئاگاتان لەوە هەیە مامۆستایەک لەبەر بیر و باوەڕی سیاسی گرێبەستەکەی هەڵەوەشێتەوە نەگرێبەستەکەی ئەم بەڵگەیە دواتر ڕاگری کۆلێژەکە ئەمە ئەنێرێ بۆ پرزگەی زانکۆی سەلاحەدین کە ئەم پیاوە هەر نەکرێتە ژوورەوە چ ئەتەکیەت و نۆرمێکی ئەکادمی پێمەگەڵێمە خەریکی سەرۆکی بەش بین و خەریکی دانانی ڕاگەری هەموویانن زانکۆ ڕاستیەکە بڵێ لەوەی کە ئێمە قوتابی حەقێتی هیچ هەر شتێک داواکاریەک بەرامبەری ئێمە بکات بەڵام جەنابەت بە چی حەقێکەوە پێشڕەوی ئەوەکەی کە بەرەو قوتابی بەرەو کوشتن بیبی ڕێنمونی بکەیامی خراپە ئەمیتیهامە لە کەسێک گەوەشێتەوە ئیتیهامەکانی تۆ باشە باش یەک دقا ئیتیهامەکانی تۆ باشە تۆ یەک ساعتە قسەیەک ئێمە مەجاری تۆی مەساز مەجالم بە بڕیارماندا ئێمە کۆمەڵە خەڵکین خۆپیشاندانێکی مەدەنیەکەین خۆپیشاندانێکی مەدەنی خۆپیشاندانی مەدەنی بە تفەنگ و گولە جوابراوەتەوە بۆ ئەمان کوژن پێویستە ڕێچکەکان ئەو حەزبی ڕێکخراوانەی دروست کردووە خەڵکی کوشتووە کاکە
لەسەر چالاکی مەدەنی باشە سەر مەسەلەیەکی سیاسی و حیزبەکە ئەو خەڵکی خۆی جۆی بداتەوە تۆ باسی بودجەیەکە یەکێک لە داواکاریەکانی ئێمە وەکویکێتی قوتابیان بۆ پەرلەمانەوە بووە کە پشکی شێر بەر وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە بکەوێت بەڵام شێرکەم لەوەی کە جەنابەتەرۆکی پەرلەمانیت لەوەی کە ئەو شتانە ئێمە ببینێ بە چاوی خۆت چ بکەم لەوەی کە جەنابەت ئەندامی پەرلەمانی لەبەرەوەی کە بە چاوی خۆت ئەو شتانە بارمەدی خۆت پێت وانێ کاتی ئەوە هاتووە وەک چۆن لە هەموو دنیا ڕێکخراوە پیشەیەکان جوستێکی ئەساسی کۆمەلگای مەدەنین و فشاری ڕاستەقینن بۆ سەردەسەڵات لە باتی ئەو پەیوەندە نزیکاتیە ڕێکخراوی پیشەیی سەربەخۆ دوور لە حیزب دروست بکرێ و ئەم مۆدێلە پیشە حیزبیانە کۆتایی بێت آخر هەڵە تێگەیشتن هەیە لەمەیە لە هەموو دنیاە هەیە ڕێکخراوەکان هەرێکێک سەر بە حەزابێکی سیاسیە شتێکی زۆر نۆرماڵە بەڵام گرنگەوەی لە ئامانجی خزمەتکردنی قوتابیانە هەمویان یەک بگرنەوە یەکێتی قوتابیانی کوردستانیش خەریکی ئەو خزمەتکردانە بووە یەکێتی قوتابیانی کوردستان ڕۆڵی خۆی بینیوە لەوانە جەنابەت باسی حیزبی بوونەکەی مەجالم بەرێ با من نمونەت بەمێ مەجالم بەرێ جەنابەت باسی بە حیزبی بوونەکەی ئایا کۆمەڵی خوێندکاران سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان نییە ئایا ئازادی لەوان سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان نییە ئایا ئەوانەی کە کاندید بوون لە کۆنگرەی کۆمەڵی خوێندکاران سەر بە کام لایەن بوون سەر بە بزوتنەوەی گۆڕان نەبوو ناوکت پێ بڵێم ناوکت پێ بڵێم جەنابێت سەر بە حیزبی کەواتە لێرە نابێ لافی ئەوە لێبێی کە بە ناوی چالاکی مەدەنی و قسێبێ نەخێت مافی تۆ نییە لەبەرەوەی سەر بە حیزبێکی تر هاتووی تەداخلت کردووە نە حیزبەکەی خۆشە ئەی ئازادی لاوان نەبوونە سەبەبی ئینشقاقی ئازادی لاوان نەبوونە سەبەبی گرنگی ئەم ڕێکخراوانە لە نەبوونیانێ ئەگەر نەبوو نایلانی کەم گرفتیان بۆ پەروەردە و پرۆسەی خوێندن و زانکۆ و مامۆستا و قوتابخانە و خوێندنگا مەدەکان دروست نەکرد ئێستا کە هەمە پشتیوانی لە سەردەم قوتابیانەکەی هاتووە داواکاری سەردەم قوتابیانی سەری ڕمن مادام بەڵام بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لە بوو گفتوگۆکردن بوو سەبارەت بە ڕێکخراوە پیشەی خوێندکارەکان و ڕۆڵیان لە نوێنەڕاتیکردنی تۆژی قوتابیان و خوێندکاران کە بە ئومێدی ئەوەی کە سەرنجی هەموو لاکتانە بڕێکەشە بەتون زۆر سوپاس بۆ تامکاتە بینەری پرۆگرامەکەمان بوو سوپاس بۆ هەردوو میوانی عزیز بەڕێزان فاتح مەولوی زادە سکرتێری یەکێتی قوتابیانی کوردستان و بەڕێز دلێر عەبدولخالق هەڵسوڕاوی بواری خوێندکاری و سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک زۆر سوپاس هەوڕێ زۆر سوپاس.